سنتەری ئاڵا کۆڕێکی ناساندن و بڵاوکردنەوەی نوێترین بەرهەمی چاپکراوی نووری بێخاڵی بە ناوی ڕاستیەک دەربارەی دڵت ڕێک خست. لەم کۆڕەدا نووری بێخاڵ باسی لە ئەزمموی ئەدەبی و هوەری خۆی کرد کە یەکەم ئەزمموی خۆیەتی. نووری بێخاڵی دەیان پارچە شعری وەرگەڕاوەتە سەر زمانی کوردی. نووری بێخاڵی تا ئێستا 21 بەرهەمی بە چاپ گەیاندووە کە بوارەکانی ڕۆژنامەوانی و ئەدەب و هونەر و نووسین و وەرگێڕانی شعری لە خۆ گرتووە. یەکشت هەیە لە وەرگێڕاندا بە تایبەتی وەرگێڕانی شێعر ئەوەی تێگەیشتم ڕەنگە باشترین وەرگێڕان بۆ شێعر دووبارە نووسینەوەیەتی دووبارە بەرهەمهێنانەوەیەتی کۆڕەکە ئەمڕۆ ناسانی کتێبێکە بۆ شاعیر پێم وایە بەرهەمی سێمیت یان چوارەمیتی کتێبێکی شعریە خانەوەشانی کللتور دەری کردووە. ئێمە ژەڕۆ بە هاوکاری ئەوان کە هاوکاریان بووی کە کۆڕێکی هەم شعر هەم میوزیک لیکوان ڕابەڕێوە بین تقریباً لە ماوەی پێشووی فتری هەڵبژاردنێمە کۆڕشتمان ڕاگەر وێستا دەستمان پێکردو ئیشار بەردەوام بین بۆی کە ئەو کۆڕانە بەردەوامی هەبی بۆ هەموو نووسەران و شاعران و ئەدیبان.